زنجیرەیەک پرۆژە یاسای نوێ ئەوانەی لەلایەن ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا واژوو کرا و بوونە یاسا وا دەکات ئەو پیاوانەی لە وڵاتدا دەمێننەوە خۆدزینەوەیان لە خزمەتکردنی سەربازی دەکاتە نیمچە مەحاڵ. بە گوێرەی یاسای بەسەربازکردن ئاگادارکردنەوەکان بە شێوەی ئەلکترۆنی لە ڕێی پۆرتاڵی خزمەتگوزاری گشتیەکانی ئۆنلاینی حکومەتەوە دەگەیەنرێنە کەسەکان. بەشێک لە شارەزایانی بواری مافەکانی مرۆڤ دەڵێن ئەو ڕێسانویانە پێشێلکردنی دەستوری رووسایە. ئەم گۆڕانکاریانە لە بنەڕەتدا تۆمارێک بۆ هەموو ئەو پیاوانە دروست دەکەن ئەوانەی بۆ خزمەتکردنی سەربازی ناویان تۆمار کراوە و چەندین خزمەتگوزاری حکومەتی زانیاری دەربارەی ئەو پیاوانەی کە بۆ سەربازی گونجاون بۆ ئەو تۆمارنامەیە زیاد دەکەن و دەنێردرێن بۆ کۆمسیاری سەربازی. ئەوەش پێشێلکردنی مادەی دەستوری زانیاری کەسیە. لەو کاتەوەی دەسەڵاتدارانی رووسیا لە کۆتایی مانگی نوێی ساڵی 2022 بە سەربازکردن لە سەرانسەری وڵاتدا ڕاگەیاند بەپێی ئامارەکانی کردن هەتا 300,000 پیاو بۆ شەڕکردن لە ئۆکرانیا کراونەتە سەرباز. خەڵک نایانەوێت شەڕ بکەن، نایانەوێت لە جەنگدا ژیانیان لەدەست بدەن لەو جەنگەی کە ئەوان ڕەنگە لێی تێنەگەن و زۆریش لەبارەیەوە نەزانن. یاسانوێیەکە داوا دەکات ئەو پیاوانەی بۆ خزمەتکردنی سەربازی گونجاون جێهێشتنی وڵاتیان لێ قەدەغە دەکرێت هەتا ئەو کاتەی راپۆر دەدەنە کۆمسیاری سەربازی ناوخۆیی. ئەگەر لە ماوەی 20 ڕۆژدا بە دەنگ داواکەوە نەچوون ئەوە سزای لێ دەکەوێتەوە هەر لە ڕاگررتنی مۆڵەتی شۆفێریەوە هەتا دەگاتە قەدەغەکردنی وەرگرتنی قەرزی بانک و یان فرۆشتن یان کڕینی خانوبەرە. ئەمە درۆیەکی زەقە. ئەگەر بیان ویستایە سیستەمی بە سەربازیکردن بکەنە مۆدێرن ئەوەی وا بەلایانی کەمەوە بۆ 20 ساڵە باسی لێوە دەکەن و لە ساڵانی نەوەدەکانەوە حکومەت دەستی کردووە بە دیجیتاڵکردنی بەڵگەنامەکان دەیانتوانی لەو کاتانەی ئارامی بەرقەرار بوو ئەو کاریان بکردایە. داکۆچیکاران لە مافەکانی مرۆڤ وەک تریڤینکۆ لەسەر ئەو جەختکردنەوەیە هاوڕان نییە. کاتێک ئۆپراسیۆنە سەربازیە تایبەتەکەی رووسیا دەستی پێکرد لە هەندێک شوێندا بێسەروبەری ڕاستەقینەمان لە فەرمانگەکانی بە سەربازکردندا بەدی کرد. جا ئەوە ئامانجی ئەم دەست پێشخەریە یاساییە کە بەمەبەستی چاکردنەوەی ئەم بێسەروبەریەیە و بیکەینە سیستەمێکی مۆدێرن و کاریگەر و گونجاو بۆ هاوڵاتیان. پێدەچێت پاڵنەر بۆ خۆدزینەوە لە سەربازکردن لە رووسیا بەرز بوو بێتەوە ئەوەش بەهۆی زیادبوونی ژمارەی کوژرا و بریندارانی رووسیا. شیکاران لە سنتەری لێکۆڵینەوەی استراتیژی و نێودەوڵەتی بنکە لە واشنگتن بەزەندە دەکەن لە سەرەتای لەشکرکێشی رووسیا بۆ سەر ئۆکراین بەلای کەم 200,000 سەربازی رووسی لە ئۆکرانیا کوژرا بن یان بریندار بوو بن. بۆ ئانا ڕایس، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.